وەک دەڵێن ئەگەر شانسەکەت نەکرد بە زۆر نییە ئەمە ڕێک پڕ بە پێستی ئەو بابەتەیە کە ئێستا من بۆتان باز دەکەم. ئەمڕۆ لە کاتی تاقیکردنەوەی خولی دووەمی پۆلی 12 ئامادەی لە قەزای کەلار قوتابیەکی کچ کە ویستوێتی بەشداری تاقیکردنەوەکان بکە، بەڵام لە قادرمەکان کەوتۆتە خوارەوە و لە هۆش خۆی چووە. بۆیە لە جیاتی ئەوەی ببن بە هۆڵی تاقیکردنەوە بردویانە بۆ فریاکەوتن. لەوێ کاتێک بە هۆش خۆی هاتوتەوە پێیان وتووە تاقیکردنەوەکەت فەوتاوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەلار قسەی بۆ 1964 کرد، باسی لەوە کرد کە ئەوان زۆر لە خەمی و قوتابیاندا بوون کە لە ئەمڕۆدا کە کۆتا تاقیکردنەوەی ئەو قوتابیە بووە کە تاقیکردنەوەی فیزیا بووە، لە هەمان کاتدا کۆنمرەی ئەو قوتابیە 90 بووە، بۆیە هەموو هەوڵێکی خۆی داوە بۆی بە تەواوەتی لە پۆلی 12 نەجاتی بێ، بەڵام ئەو ڕووداوەی بەسەر هاتووە و تووشی ئەو گرفتە بووە. جا چیرۆکە هەر ئەوە نییە، ئەم کچە ساڵی پاریش لە کاتی تاقیکردنەوەی خولی دووەمی پۆلی 12 ئامادەیی بە هەمان شێوە ماڵیان دەسووتێت، بۆیە ناتوانێت بەشداری تاقیکردنەوەکە بکات. باوکی قوتابیەکە کە خۆی بەڕێوەبەر یەکێک لە قوتابخانەکانی قەزای کەلارە داوا دەکات لە وەزارەتی پەروەردە کە ڕێنمایی پێویست دەربکەن بۆ ئەوەی کچەکەیان ساڵی سێم لە پۆلی 12 ئامادەیی نەبینەوە. ئێمە لە 1964 نامەیەکمان لە ڕێگەی واتسەپەوە بۆ وەزیری پەروەردە ناردووە و پرسیاری ئەومان لێ کردووە کە ئایا هیچ یاسا و ڕێنماییەک هەیە بۆ ئەوی بتوانن قەرەبووی ئەو کچە بکرێتەوە و تاقیکردنەوەکەی نەفەوتێت. ئێمە بە هیواین وەڵامیەوە بدرێتەوە و ئەو دۆخەی بەسەر ئەم قوتابیە هاتووە چارەسەر بکرێت. وردەکاری ئەم بابەتە لە 1964 دۆتکەی ئاڕددا هەیە، دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.